لحديثك صحيح دا كصحابيك كرد روايتك أو صحابيها هيا أو حديثي روايتك دو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك پیاوێک ئافرەتێک مارە ببڕێ نیەتی وابێ مارەیەکەی نەداتێ کە حەقی خۆیەتی مافی خۆیەتی کاتێکش کە ئەمرێت مارەیەکی ئەو ئافرەتەی نەداوە بەس چونکە کاتێک کە مارەی بڕێوەتی بەخوا مارەی نادەم هەروەکو چۆن ناو کوردەواری خۆمان ناپەنا بەخوا دەڵێ کێ توورەکەی بە دووریوە وەڵا بێت توورەکەشی بۆ بدووری و حەقێکە لەسەرت ئەگە باوکیشت مرد براکەیشت مرد مافی ئەو ئافرەتە و مارەی قەرزار بوو ئەبێ بۆی جێبەجێکن لە میراتەکەی هەر کەسێک بمرێت لەو ڕۆژێک ئەو ئافرەتەی مارە بڕیوە نیەتی وا بوو بێ کە مارەی ئەو ئافرەتە نەدا لە ڕۆژی قیامەتا کاتێ ئەگاتە خزمەتی خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حسابی پیاوی زیناکەری بۆ کرێ واتە لەگەڵ ئەو ئافرەتە بۆ هەمووی بە زینا لەسەری حساب کراوە ئەها ئیسلام چۆنە نیەتی وایە توورەکەی بۆ نەدووریوە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە فەرمێ تۆ زیناکەری بۆ لەبەرەوەی تۆ نیەتت وا بوو مافی ئەو ئافرەتە نەدی خیانەتی لێ بکەی مادەم نیەتت خیانەت بوو مادەم نیەتت وا بوو کە مارەیەکەی نەدەیتێ تۆ زیناکەری لقي الله يوم القيامة وهو زان أو بيغمري خوادة فرمي صلى الله عليه وسلم أو شكس بيرا أو نابليون نازانم كي هركها ميسيركي سكاتي بأفرد دكن أو تا دليت أفرتها أمريكا بو برهميناني من هال إسلامش آوا دروانيتا أفرت